شۆپامیەم خوا دکات خەیالا دپرستیش خۆدا بەرچی بوون چییە ئەف ئاسیمانێشین نەبەسی کێیە ڕادشم شڤاخوا برێ دکم ئاژاڵان گەلۆ ئەف شڤاتە لکووەندایە میێن بێکەت خوارە ناگورایە بێژە دەوڵەمەندی بکە داکێیە ڕۆژخوێ شەرت و ستێر خویا بوو کەتنام خەیانین کورد بوون شینگەردوو چمانێ کارم بژیم لی ڕۆژگەڕێندم گەلۆ ئەس ئازادم ئەنجی مەحکوم لۆ شەفانۆ دیری بێکە وەکی دزانە نەحێزانە لەو شەفانە دەری بەگە چیان وەکی دزانە نەحێزانە لەو شەفانە سەری ڕاگە ئینسان وەکی ددناسە نەبێتاوانە لەو شەفانە شڤانۆ دکەتی ناو کەشتیەک گلۆڤەر هەگە تو بخوازی دیێ ببینی دەریایەک بێبەر نسانم ماڤژنیەک و بچم دەریایە هەو شڤانەکم هەست لە پێی میێن خوێ شڤانۆ دەری بێکە چیان وەکی دزانە نەحێزانە لەو شڤانۆ دەری بێکە چیان وەکی دزانە نەحێزانە لەو شڤانۆ